خوای پەروەردگار دەرگای جیهادی لێ کردوتەوە. بۆ نمونە سەرکردەی کوردی ئێمە سەلاحەدینی ئەیوبی. چێ پێم دەڵێ مؤلفاتی سەلاحەدینی ئەیوبی چییە؟ چی کتێبیشی نووسێتەوە؟ نییە. بۆ ئەم پیاوە لە بابی جیهادا خزمەت بە دینی ئیسلامی کرد. دەوڵەتی ئەیوبی دامەزران کە 20 ساڵ دەوڵەت بوو، دەوڵەتێکی ئیسلامی. هەموو ئەوروپای هاوردبووە ڕەزالەت. کێ؟ سەلاحەدینی ئەیوبی. فعلا سەلاحەدین بوو. ئەی ئەمڕۆ ئەوانەی کە دژایەتی دینی ئیسلامەکەن، لەم یەک دوو ڕۆژە کەسێکی ڕەزاگران دوو لە ڕووی ئێوە بە ناو پیر لوقمان چۆن قسەی بە سەلاحەدینی ئەیوبی کرد. وتی ڕۆژانە من 3 تفیل یەکەم. یعنی سوکایەتیکردن بە سەلاحەدینی ئەیوبی. و کەسێک با بزانین خۆی چی خزمەتێکی بە مرۆڤایەتی کردووە. ئەی سەلاحەدینی ئەیوبی چی خزمەتێکی کردووە؟ ئومەتێکی ڕزگار کرد لە زوڵم و زۆرداری جوولەکە، لە زوڵم و زۆرداری سەلیبیەکان و گاورەکان. تەحریری قودسی کرد، قودسی ڕزگار کرد لە جوولەکەی سندەوە. دوو کەس قودسی ڕزگار کرد. عومەر ڕەزای خوای گەورە لێبێ دووەمیان سەلاحەدینی ئەیوبی بوو. جێی ئەوەیەکەوە ئێمەی کورد شانازی بەو قائیدە بکەین. سەرکردەیەکی تەواو جێی ئەوەیەکەوە شانازی پێوە بکەین. ئەی کەسێکی وەکو ئەو دوور لە دینە کەس نازانێت چی دەستێکی لە پشتەوەی ئەمڕۆ بێت سوکایەتی بە سەلاحەدین ئەیوبی بکات. و مێژوش ئەیسەلمێنێ بۆمان کە ئەو ئەچێتە زبڵدانی تاریخەوە مێژووەوە پیر لوقمان وەخوای گەورەش سەلاحەدینی چۆن بەرز کردوێتەوە کەوا نمونەیە لە هەموو تاریخێکە لە هەموو مێژوویەکە باسەکرێت جیل ئەو جیل کەسێک کە بۆ قائیدێکی کوردی خزمەتی بە دینی ئیسلام کردووە. خوای گەورە لەو بوارە دەرگای خێری لێ کردەوە. فعلا دەستی خۆی وەشان و خزمەتی دینی ئیسلامی کرد.